سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. داڵقەیەکی دیکە لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. داڵقەیەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبێن لە ژێرناونیشانی کۆچ لە پێنا و دۆزینەوەی ژیانێکی ئاسوودەدا باسێک سەبارەت بە ڕۆمانی ئەفغانی عارف فەرمان. ئەم ڕۆمانە دەربارەی لایەنە جۆرەجۆرەکانی کۆچی پڕ لە نەهامەتی خەڵکی ئەفغانستان و بارودۆخی ژیانیان لە وڵاتی ئێران نووسراوە. ئەم بابەتەیش لە نووسین و ئامادەکردنی بەڕێز سەعید ئەمانیە. بۆ هیوایە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجیەوەی خۆشەویست بێت، فەرموون بۆ بینینی ناوبڕێک وەربگرین ئەڕۆینە سەر بابەتەکەمان. کۆچ لە پێنا و دۆزینەوەی ژیانێکی ئاسوودەدا. باسێک سەبارەت بە ڕۆمانی ئەفغانی عارف فەرمان. ئازاری گشت ئەو ئینسانە ئازادیخواز و بەرابەری تەڵەبانەی داواکاری ژیانێکی ئاسوودە و دوور لە هەر چەشنە هەڵاواردنێکی چینایەتی ڕەگەزی و نەتەوایەتین و بە کەمتر لەوەش ڕازی نابن، زۆڵم و زۆرداری دەسەڵاتدارانی چۆسێنەر و دژی ئازادی و مافەکانی مرۆڤ، برسیەتی و بێ ئیمکاناتی ژیان و بەڕێچوون و دەمارگرژی کۆنەپەرستانەی زاڵ بەسەر ژینگەی سیاسی و کۆمەڵایەتیاندا تەنکی پێ هەڵچینیون و بە ناچاری ڕوویان کردووەتە هەندەران. تەقریبەن هاوشێوە و کەم و زۆر ژانێکی نزیک لە یەک تەجربە دەکەن. ناوڕۆک و ڕووزاوەکانی دووسووی ڕۆمانەکەی عارف فەرمان کە بەسەرهاتی کۆچبەری وڵاتێکی ئاسیاییە زۆر زوو ناخی خوێنەری ئاوارەی ئێرانی دەسمێت و ئاوێتەی هەست و ئیحساسەکانی دەبێت و بە سانایی لەگەڵ خۆیدا دەیباتە پیاسەی گۆڕەپانی ڕووداوەکان. ئەو ڕووداوە ناخەژێنانەی لە ژیانی ئاوارەیەکی ئەفغانیدا ڕوودەدەن. ئەفغانی بوون دەردێکی کەم نییە، بە تایبەتی کە کۆچبەرێکی نایاسایی ڕۆژ ڕۆژ بیت و سەر لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەربێنیت. ڕەنگە ژن یان پیاوی ئاوارە و شەڕلێدراوی ئەفغانی تەنیا لە ئێران و لە نزیکەوە شاهدی بێگانەبوون، ڕەتکرانەوە و سوکایەتی پێکرانی خۆی و وڵات و نەسەوەکەی بوو بێت. ئەمە بەرداشتێکەکە لە ناوەڕۆکی ڕۆمانی ئەفغانی نووسینی عارف فەرمان دەکرێت. ئەمە ڕۆمانێکەکە لە ناخی خۆیدا کرداری ڕوانکەی ڕاسیستی لە کۆمەڵگای ئێرانی ژێر حاکمیەتی نیزامی ئیسلامیدا دەنوێنێ. نووسەرەکە ئێرانی نییە، ئەو ئەفغانیە و بە باشیش توانیویەتی هەڵسوکەوت و شێوەی ڕوانینی بەشێک لە دانیشتوان و مرۆڤی ئێرانی سەبارەت بە هاوڕەگەزەکەی لەو ڕۆمانەدا پیشاندات. ئەفغانی زاراوەیەکە کە ڕەنگە لە گوێ هەر پەنابەرێکی ئەفغانیدا کە ڕێکەوتبێتە ئێرانەوە زرینگاوەیەکی مەترسیدار و ئازاردەری هەبێت. عەلی کەسی یەکەمی ڕۆمانەکە گەلێک جار بە پاڕانەوە بە هێنانەوەی بەڵگە و دەلیر داوای لەو کەسانە کردووەکە بەم واژەیە سوکایەتی پێدەکەن و ئازاری ئەدەن بە ناوەکەی خۆی بانگی بکەن. وەک نووسەر دەنووسێت، نەتەوەکەی منیش وەک هەموو نەتەوەکانی ترە، لەودا تەواوی باشیەکان بوونیان هەیە. بە ناوی نەتەوەکەمەوە بانگم مەکەن. گەلێک ئازاردەرە کاتێکە لە غەریبیدا سوکایەتی بەخۆت و نەتەوەکەت دەکرێت. نووسەر ویستویەتی وەک کۆچبەرێک سەبارەت بەم جۆرە دیاردانە لە زات و هەستی مرۆڤی ئێرانیدا بابەتێک بنووسێت. ئەو داستانی خۆی وە بەسەرهاتی ئاوارەئی و پەرتەوازەبوون و بێ پشت و پەنایی هاوڵاتیەکانی لە زمان ڕاویە گەنجەکەیەوە دەگێڕێتەوە. لە داستانە پێکەوە چێندراوەکانی ئەم ڕۆمانەدا ئێمە دەبینە ئەو شاهێدە سەرسوورماوانەی لە ئاوێنەیەکەوە کە لە ڕوانین بێر و ئەندێشە و هەڵس و کۆزەکانمان چیمان کردووە، هاتوینەتە دەرێ و بە سەرنجەوە دەڕوانینە قامەتی ناهەمواری خۆمان. شەک لەوە زانیە کە بڵاو بوونەوەی ڕۆمانێکی لەم چەشنە دەتوانێت کاریگەریەکی بەرچاو لەسەر ئەندێشە و بیر و بۆچوونی ئەو بەشە لە دانیشتوانی ئێران بەجێ بێڵن کە جێ سەرنجی نووسەرن. ئێمە ئەو ڕوانینە تایبەتە ئێرانیەی سەبارەت بە بیانیەکان بوونی هەیە و عارف فەرمانیش دەیبینێ و لە ڕۆمانەکەیدا دەری دەخات، بەردەوام و بە درێژایی مێژوو لە ڕوانگەی ئێرانی بۆ ئێرانیشدا بووە و گەلێک جاریش لە ڕەوتی ئاڵ و گۆڕە مێژووی کۆمەڵایەتیەکاندا بووەتە کۆسپ و بربەستی بەردەم
بە سەمەرگەیشتنی زۆربەی بزوستنەوەکان و بێدەنگبوون و لە پێکەوتنی هێز و ڕەوتە سیاسیەکان. ئەمە لە ڕوانگەی ڕۆمانی ئەفغانیەوە زەنگی مەترسیەکی گەورەتریشی لێداوە. لە ڕاستیدا هیچ نەتەوەیەک بە تایبەتمەندیەکی بەم شێوەیە وێرانگەر و دژە ئینسانیەوە ناتوانێت پێ بنێتە شاڕێ تەمەدۆنی بەشەریەوە. بەستێن و بوارخۆشکەری بەرەو پێشچوون بە جادە پڕپێچ و هەوڕاز و نشێوەکانی مێژوودا و تێکەڵبوون لەگەڵ کاروانی گەورەی تەمەدۆنی بەشەری، هاوەهەنگی، هاودڵی، هاوخەمی و دۆستی و خۆشەویستیە. لە ڕوانگەی ئەم ڕۆمانەوە ئێمە هەژار و بێهەست و هیچ لەدەست نەهاتووین. هەژارین چۆن هێشتا ئەشک و خۆشەویستیمان بەرامبەر بە هاوڕەگەزەکانمان نەکردوێتە سەرچاوە و بنەمای هەڵس و کۆچەکانمان. بێهەستین بەو خاترێکە لەگەڵ ئەوەی خاوەنی ویست و ئاوەت و ئارەزووی هاوبەشین بە بوونی ئەو تایبەتمەندیانەشانەوە کە باسکرا، خاوەنی هێز و شور و شەوقی یەکگرتن و کاری هاوبەش نین لە پێناو سڕینەوە و کۆتایی پێهێنانی ڕەنج و ئازار و نەهامەتیەکانی یەکتردا. لە ڕۆمانی ئەفغانیدا دەبینین کە ئێرانیەکان لە هەر تێرە و تایفەیەک بن و سەر بە هەر چین و توێژێک کۆچبەری ئەفغانی تەنیا بە ئەفغانی بانگ دەکەن. لە حاڵەتی ئەساییدا ئەفغانی لە ڕوانگە و بۆچوونی ئەوەوە دز و قاچاغفرۆشە. ئەگەر بۆ سەرگەرمیش بووە دەکرێت لە پەناوپەسێوی کۆچە و کۆڵانەکاندا بێخەبەر گازوگیر و وەک تۆپی یاری هەڵیدەی بەملاوبۆلەدا. ئەگەر سەبارەت بە پێنەبوونی کارتی ئیقامەت و مانەوە بکەوێتە دەست پاسدار و هێزە نظامیەکان، سەرەتای دەستپێکی سێناریۆیەکی پڕ لە ئازار و ئەشکەنجەی تاقەت پڕۆکێنە بۆی. یەکێک لەو لۆمپەنە هاوسەرپشراوانەی براوەتە شەقام و کۆڵانەکان یان مەئمورێکی حکوومەتی ئیلاهی کە جەواز و ئیزنی ڕاوکردن، ئەشکەنجە و لە بینبردنی ئەم بێگانە چەرەڕەشەی لە تەنگەی باخەڵدایە، بەخۆی ناڵێ کە ئەوەی من خەریکم بە مشت و پێلاقە پێدەکێشم مێشک و چاوی مرۆڤێکە. ئەوەی قەڵەمی دەست و پێ ئێسک و ئێسکی پشت و پەراسوی ئینسانێکە تێگی دەشکێنم. ئەمە مرۆڤێکی ئەفغانیە و هیچی لەباری ئینسانیەوە لە من کەمتر نییە. نا، ئەم جۆرە هەڵس و کۆتە سەبارەت بە پەنابەری ئەفغانی بەلای ئەوەوە پاساوی شەرعی بۆ هێنراوەتەوە سوورە لەسەر بەڕێوەبردنی. بە وتەی ڕۆمانی عارف فەرمان، کۆچبەری ئەفغانی تەنانەت مافی کارکردن لە چێشتخانەکانیشیدا نییە. ئەو یان دەبێت لە بەشی بەخێوکردنی پەلەوەر یان لە کوورەخانەکاندا خەریکی قوربەسەری بێت، یان لە کاری بیناسازیدا گیان و ژیانی بنێتە پێناو پەرواری هەرچی زیاتری خاوەنانی سەروەت و قازانجپەرستی خاوەنکاران و سەرمایەدارانی چاوشنۆکەوە. پەنابەری ئەفغانی نێچێرێکی لەبەردەست و گونجاوە بۆ سەرمایەدارانی خوێنمژ و بێویژدان کە بە بەردەوامی لە دژوارترین هەلومەرجی کاریدا هێزی کارەکەیان بە نرخێکی گەلێ هەرزان بەتاڵان دەبن و شیلە گیانیان دەکێشن و تەنانەت گەلێک جار هەڕەشەی دانەدەست پۆلیسیان لێ دەکەن و دوور لە هەر هەستێکی مرۆڤانە حەقدەستەکەیان نادەنێ و بەدەستی بەتاڵ لەسەر کار وەدەریان دەنێن. بەڕەنگدانەوەی ئەم ڕاستیانە لە ڕۆمانی ئەفغانیدا دەکرێت لایەنە جۆرا و جۆرە شاراوەکانی ژیان لە ئێرانی ساڵەکانی سەرەتای بەسەڵاتگەیشتنی کۆماری ئیسلامی و ئاکامەکانی شەڕی ئێران و عێراقدا بدۆزینەوە. دەکرێت هەست بەو کارەسات و نەهامەتیانە بکەین کە بەسەر ئەم چارەڕەشانە دەهاتووە لە ساڵەتەکانی دەسەڵاتی بەبرەک کارمل لە ئەفغانستان و شەڕی هێزەکانی شۆڕەوی پێشوو لەگەڵ مجاهدینی ئەفغان و باقی شەڕ و تێکەڵچوونە جنایەتکارانە و کۆنەپەرستەکانی نێوخۆی ڕەوتە دەمارگرژە مەسەبیەکان و ئاسەوارە وێرانکارەکانی لەسەر ژیان و گوزەرانی ئەم خەڵکە و ئاوارەبوونیان بەرەو ئێران. عەلی ئەو کەسەی بە سەرهاتەکە دەگەڕێتەوە لە کوێتی پاکستانەوە و لە ڕێگەی قاچاقەوە دێتە زاهیدان. ئەو کاتە زاهیدان شارێکە خامۆش، ئەڵێ خۆڵەمێشی خەمت بەسەردا دابیشتووە و بە دانیشتوانێکی مەسخرا و لە ڕەواڵەت کەوتووی کە بەڕادەیەک نامۆیانە دەڕوانێتە بێگانەکان یان ئەفغانیاوارەکان کە دەرفەت نادات هیچ چاوەڕوانیەکت لێ هەبێ. ژیانی ئەو لەم شارەدا لەگەڵ هەستە دەرونیەکان و ئەو ڕۆژگارەی تیا قەراری گرتووە پیشاندەری پەیکەرەی ئەڕواحە لە شەوی شارانی تاعون لێدراودا. زمانی سادە و ساکاری دەربڕی ئازاری سوکایەتی و بێڕێزی پێکران
ئەشکەنجە و ئەم گشتە ئاوێتەی خەمی نانەی ڕاوی دەبێتە هۆی ئەوەی کە خوێنەر لەگەڵ هەر شتێکدا کە خۆی ئەزموونی دەکات بکاتە هاوڕێ و لە بەستێنی ئەو ڕووداوەوە ئەو ڕووداوە مەترسیدارانەدا کە بەسەریدا ڕەماوەن هەست و ئەحساسی خۆی بە شێوەیەکی نەرمونیان ئاژین کاتە ناخیەوە. خوێنەر ناچارە شان بەشانی بەسەرهاتەکانی ئەم کۆچبەرە سەرگەردانە لە شارەکانی تر لەوانە شیراز و تەرەندا ڕێ بکات. بەم شێوەیە بینین و ناسینەوەی ئەوەی بەسەر نووسەردا هاتووە لە جێگا و شوێنی تایبەتدا و لە کەش و هەوایەکی پڕگێژاودا کە هەستی بێپشت و پەنایی و داماوی و هەژاری و تەنیایی پێکی دێنێ ئەو دەرفەتەی ئەداتێکە سەرکەوتوانە هەواڵی ترس و دڵڕاوکێکانمان پێڕابگەنێ. داستانی برسیمانەوەی لە زاهیدان ناخەژێنە. سوکایەتی پێکران و ئەشکەنجە و ئازاری خۆی و هاوڵاتیەکانی لە نێو کۆڵان و شەقام و کۆمیتە و ئێدارەی پۆلیسی شارەکانی شیراز و تەرەندا تا ئاست و سنووری شێدبوون ئەسەفبارە. داستانی ئەوینداری ئەو لەگەڵ کچی خاوەن ماڵەکەیدا و بە واتایەکی تر کچە هاوشاریەکی حافز شاعرێکی کە بە بەردەوامی لە زەین و ئەندێشەیدا حازر بوو لەوەها بارودۆخێکدا کە ئەوی تێدایە هەر لە سەرەتاوە شکستی هێنەوە. ژینگەی کۆمەڵایەتی خۆشەویستی ئەم دوو ئەویندارە لاو بێدەسەڵات و بێسەروەت و حورمەت و ڕێزە بەگاڵتە دەگرێ. ئەڵێ هێشتا ئەم کۆمەلگایە ئەنگێزە و پاڵنەرەکانی ئەوینداری بە بابەتێکی ئینسانی نازانێت. ئەمە کارەساتەکەیە. ڕۆمانی ئەفغانی باس لە دەردوازارەکانی دەیان ساڵ لەوە پێشی کۆچبەرانی ئەفغانی واتە سەرەتاکانی تاراوگەنشینان دەکات. مەینەتی و فەلاکەتێک کە لە ئێستادا و لە ئێستا جۆراوجۆرەکانی ژیانی ئەم تاراوگەنشینانەدا بەدەیان قات زیادی کردووە و حکوومەتی ئیسلامی ئێران و کۆمیساریای باڵای پەنابەرانی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانیش بەجێ کەمکردنەوەی ئازارەکانیان بە هاودەستی و هاوکاری یەکتر و پیلانی هەمەڕەنگ خەریکی هەڵکەندانیانن لەو شوێنانەی بە هەزار دەرد و مەرارەت لێجێگیر بوون و توانیویانە ژیانێکی کۆڵەمەرگی تیادا پێکەوە بنێن و خۆ بە دوور بگرن لەو مەرگە ساتێ لە وڵاتەکەیاندا لە ئارادایە. ئەم لایەنە بەشەردۆستانە دەیانەوێ ئەو خەڵکە چارە ڕەشە بە زۆر بنێرنەوە بۆ ئەفغانستان بۆ جەهەنەمێک کە وڵاتە خاوەن هێز و دەسەڵاتەکانی ئەندامی ڕێکخراوی نەسەگۆریتەکان بۆیان خولقاندون و ڕۆژ نییە بەدەیان کەس لە دانیشتوانی ئەو وڵاتێ تێدا نەبێتە قوربانی. دکتۆر ئەکرەم عوسمان لە پێشەکێکی کووردا کە بۆ ئەم ڕۆمانەی نووسیوە دەڵێت ئەم بەرهەمە لە شێوەی سەفەرنامەیەکدا نووسراوەکە ڕەوایەتێکی بەڵگەمەندی سەفەرێکی بێکۆسایی و بێمەخسەدە. ئەم بەرهەمە ڕۆ دەچێتە ناخی ڕاستیەکانەوە. ئەم استراتێژە ناخی ڕووداوەکە دەکۆڵێ. بە کورتی ئەم داستانە خاوەنی داڕەشنێکی پتە و ڕێک و پێک و قایم و قۆڵی تایبەتە و لایەنگری خوێندنەوە بەرەو قوڵایی تراژەدی ژیان لە وڵاتی ئەفغانستان پەلکێش دەکات. وێڕای تائیدی بۆچوونەکانی دکتۆر ئەکرەم عوسمان دەبێ بوترێکە ئەم داستانە لەگەڵ ئەمانەدا ئەو بەشە لە مرۆڤی ئێرانیش کە تیشکی ڕەخنەی ئاراستەکردوون بەرەو پاڵاوتنی ئەندێشە ڕەوان و ڕوانگەکانی لە ژیانی کۆمەڵایەتی خۆیاندا پاڵ پێوە دەنێت. داده دامان تو جان و دل ما وطن آرزو گروگان تو هستی ما ای وطن داده دامان تو جان و دل ما وطن آرزو گروگان تو ای وطن گلشن خاوردنی ای وطن مادر مرد آفرین ای وطن گلشن خاوردنی ای وطن مادر مرد آفرین بحری و نسل نو موج خروشان تو ستاره پیشرو جوهر تابان تو بحری و نسل نو موج خروشان تو ستاره پیشرو جوهر تابان تو ای وطن
گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین ای وطن گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین اختر پرتو فگن فکر جوانان تو دانش ظلمت شکن مهر درخشان تو اختر پرتو فگن فکر جوانان تو دانش ظلمت شکن مهر درخشان تو ای وطن گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین ای وطن گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین جان کنم و سر نثار برود میدان تو وقفه افتخار جان من و جان تو جان کنم و سر نثار و روز میدان تو وصفه این افتخار جان من و جان تو ای وطن گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین ای وطن گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین ای وطن گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین ای وطن گلشن خاور زمین ای وطن مادر مرد آفرین بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لاڵقەیەکی دیکە ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرە ئینتەن دەسپێرم.